خۆپشاندان و بایکۆتی مامۆستایان لە سلێمانی بەردەوامی هەیە بۆ دووپاتکردنەوەی داواکاریەکانیان و پەیامی ناڕەزاییان. مامۆستایانی میلاک و وانەبێژ و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ هاتنەوە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی و دەڵێن دەرگای قوتابخانەکان ناکەنەوە تا داواکاریەکانیان بۆ جێبەجێ دەکرێت. بەسیترین داواکاری کە حەقی خۆمانە جێبەجێ کرێ بەرزکردنەوەی بڵێن پلەکانمانە وایە لە 2014 هێزە ئەمنیەکان و دەستگاکانی تر هەموو بۆیان کراوە. یعنی من بە بڕوای من ئەوەی کە زۆر ڕقی مامۆستایانی ئەستور کردووە ئەو خاڵەیە هیچ نەبێ. ئێستا گەر بڵێن ئەوە وایدانێن حاڵی موچە بۆ شێوازەیە کە ئەیبینین قەی ناکە حاڵمان حاڵی مۆزەفەکانی تر. بەڵام بۆچی لە بەرزکردنەوەیان وەستانەوە ئێستا سەرۆکی حکومەت ناتوانێت بێت لە بەرزکردنەوە بۆ مامۆستایان چاکە. قسەکان هەمووی دووبارەیە بەڵام بەڕاستی داوامیش بە گیرفانی بەتاڵەوە ناکرێت. مامۆستا هەیە مەکتەبەکەی دوورە لە ماڵی خۆیەوە ئەبێت ئەگەر یان ئەبێ بەنزین سەرفکەیان ئەبێت سیارە بگرێ بکرێ. جگەر لەوە ئێمە خۆشمان خاوەنی مناڵی خۆشمان مناڵ نێرینەوە مەکتەب کرێ پاسمانەوە مەسرفمانەوە بە گیرفانی بەتاڵەوە. جگەر لەوە ئێمە هەموو دەرون ڕووخاوین نەفسیەتمان هیلاکە ئەڕۆیتەوە بۆ ناو پۆل خۆت نەفسیەتە هیلاکە نەزەبتی پۆلی بۆ ئەکرێنە ئەتوانی پەیامەکە بە جوانی بگرێت. لە قەڵاتزە و ڕانیەش مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و توێژەکانی تریش بەشدار بوون لە خۆپشاندان و پشگیری مامۆستایانیان کرد و پەکەوتنی پرۆسەی خوێندنیش دەخەنە ئەستۆی حکومەت. بە هیچ شێوەیەک هەڕەشە و فشارەکان کاریگەریان لەسەر مامۆستایان نابێت. مامۆستایان یەکدەنگ هاتوونە شەقام بەتایبەت ئێمە مامۆستایانی وانەبێژ تاوەکو دامان نەمەزرێن و بڕیارەکەمان بۆ نەدەن ناچینەوە ناوەندەکانی خوێندن. ئەو بڕیارە من نەمداوە سەرجەم مامۆستایان کە مافیان خوراوە بڕیاریان داوە بۆیە هەمووان یەکدەنگ دەچینەوە ئەگەر قەرار وابێ بایکۆت بشکێنین هەمووان یەکدەنگ دەیشکێنین بەڵام بە هیچ شێوەیەک فکری شکاندنی بایکۆت لە مێشکی مامۆستایاندا نییە. ئەمە کوداکێکی خوێنکار دەرگم بۆیان دێشەکە مەکتەب نییە. ئەو دوو مانگە ئەمە لە شەقامین حکوومەتیان بەرپرسە حکوومەت هیچ جوابێکی ئەو مامۆستایانە نەداتەوە. هەم ئەوان لە مافەکانیان بەش خوراون هەم ئێمەش ماف خوراوین. لێرەوە بە سەرۆکی حکوومەت ئەڵێم ئەی سەرۆکی حکوومەت بۆ مامۆستایان دەچەوتێنەوە تۆ لە کاتێکدا کاتێکەچی بۆ قوتابخانە نەت ئەزانی قەڵەمیش بێدەستەوە بگری نەت ئەتوانی پیتێکیش بنووسی. ئێستا بۆ بێڕیزی بە مامۆستاکانمان دەکەی. لە پاڵ خۆپشاندانی مامۆستایان لە سلێمانی قوتابیانیش خۆپشاندانی بەرفراوانیان لە بەردەم بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانی ئەنجامدا. ئەوانیش داوای کەمکردنەوەی پرۆگرامی خوێندن دەکەن و داوا دەکەن وەزارەتی پەروەردە و بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانی داواکاریەکانیان جێبەجێ بکات. داواکاری ئەمە هەنێ لە تەلەبەکان من خۆم لێرەوە داوایان لێ یەکەم داوا لە تەلەبەکانەکەم داوای کەمکردنەوەی منهەج نەکەن. کەمکردنەوەی منهەج ڕاستە منهەجەکە کەمەکرێتەوە تۆ توانی مەرحەلەکە ببڕی پۆلی 200 ببڕی بەڵام لە خاڵێکە دەرەجە بەرزە بێتەوە کە دەرەجە بەرزەوە بەشەکان ینی بەرزە بنەوە وەرناگیری ئەو زەرەتێکی زۆر لە خۆمانێ. بۆیە داواکەین تەنها کاتەکەمان بۆ درێژکەنەوە کەمکردنەوەی منهەجمانە. ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێ خوێندکاران بەنیاز نین بچنە هۆڵەکانی خوێندنەوە. هەنێ مەکتەبەی هەمووی خوێنێ بەڵام هەنێ کێشەیە کە نایخوێنن. کێشە چیە مادەم شەشوانە خوێنن کێشەوانە ئەخوێنین بەڵام منهەجەکە زۆرە ئەگەر شەشوانەش بخوێنین فریای ناکەوین. ئێوە دەستان کردۆ بەدەوام. نزیکی مانگێکە بێت مەکتەبی ئەمە دەستی کردو بەدەوام بەڵام زۆر کە من ئەو مەکتەبانی کە داوامەکەم زۆر مەکتەبی تر هەیە تا ئێستا داوامی نەکردووە. پۆلی شەشە بە هیچ شێوەیە ناتوانین ڕێ باش بەدەست بێنین چونکە نەکاتەکەمان هی ئەوەیە نە منهەجەکەشمان بەشیەوە کاکە فریای کەوین نە فریای ئەکەوین نە تەواویش ئەەکەین وا بڕوا سلێمانی هەر دەرەجە نایانە. پێشبینیەکان وا دەری دەخەن پرۆسەی پەروەردەی ئەمساڵ ڕووبەڕووی شکست بێتەوە و دوو مانگ تێپەڕیوە تا ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.